ئەمڕۆ ڕۆژی جیهانی مامۆستایانە. ئەو دوژمەی کە ئەم ساڵ لایەن ڕێکخراوی یەکگرتوەکان بۆ مامۆستایان دەستنیشان کراوە بەرەو پێشبردننی توانای مامۆستایانە لە ڕووی وانەوتنەوە و واروها بەرەو پێشبردننی کەرتی پەروەردەی و هاوکات دەستنیشانکردنی ڕۆژە بۆ خزمەتکردنی ژیانی مامۆستایانە بۆ زیاترکردنی ئەو دەرفەتانەیە کە مامۆستا بتوانێت باشترین شێوە ناوەندەکانی خوێندن وانە بڵێتەوە. بەڵام ئەم بابەتە بۆ ئەم ساڵ لە بەشێک ناوچەکان هەرێمی کوردستان پێچەوانەیە بۆ هۆکاری کە موچە دواکەوتووە مامۆستایان مافەکانی خۆیان وەرنەگرتو ئەمە کاریگەری هەبوو لەسەر پرۆسی خوێندن. باس لە ڕۆژی جیهانی مامۆستایان واروها ئەو کاریگەریانی کە بۆ ئەم ساڵ بە هۆکاری بایکۆت و داوام نەکردنەوە لەسەر پرۆسی خوێندن بوونی هەبووە و هاوکات داواکاری و پەیامی مامۆستایان بە شێوەیەکی گشتی چیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد مەجید سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستانمان کردو کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوز میوانە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ بە خێراتی. هەڵەتە ڕۆژی جیهانی مامۆستایان لە توای مامۆستایان پیرۆز دەکەین. بارودۆخەکان ساڵ لەلایەن مامۆستایانی کوردستان بەداخەوە کە بەم شێوەیە. لەم ڕۆژەدا پەیامت چییە بۆ مامۆستایان چۆن پیرۆزبایی دەگەێنی دەتوێت چیان پێ بڵێ؟ سەرەتا سپاس بۆ جەنابتان ڕۆژی مامۆستایان پیرۆز بێت بە شێوەیەکی گشتی. پێمان وایە مامۆستایان لە هەر ساڵی ڕابردووە هیچ کار ڕۆژێکیان نەبووە تا وەکو خۆیان بەدڵی خۆیان پیرۆزباییان لێ بکەیت و بتوانینە و کەشوهەوا تەندروستی کە پێویستەکات بیگونجێنین و دەری ببڕین بەداخەوە لە هەر ساڵی ڕابردووە نەتوانراوە ئەوە بکرێەوە کارەکانیشی قەیرانی داراییە بە شوەیەکی گشتی و ئەوەی کە خواستی مامۆسایە و خواستی بژێوی ژیانە موچەیە بەداخەوە موچە لە ماوەی ڕابردووە نەتوانراوە وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکەکانی سەرشانی خۆی بەرامبەر بە مامۆسایان جێبەجێ بکە و هۆکاری بە داخستنی ناوەندەکانی خوێندن و ماگرتن و ناڕزایی مامۆستایان بەردەوام بۆ لە هەر ساڵی ڕابردووە بەداخەوە ئەم ساڵیش لە جێی بەخشینەوەی شیرینی و گوڵ و کارتی پیرۆزبایی کەوتونێتە کۆمەندوستین لە سۆشیال میدیا بە ئاراستەیە کە تاک بە تاکی کۆمەڵگا و بە شێوەیەکی تایبەتتر مامۆستایانی ئەم دەڤەرە ژیانیان بە واقعی زیاد قورسترە و ژیان هێندە قورس بە مامۆستا ناتوانێت بە شێوە بێموچە گوزەران و ژیانی خۆی بە شێوەیەکی باش بکات. بۆیە تاسیراتی ئەوە لەسەر پرۆسی پەروەردە تاسیرێکی زۆر خراپی لەکەوێتەوە. هەر چەند ڕۆژێ لەمە پێش سەرۆکی یان بەڕێوەبەری گشتی یونسکۆ هاتو ئۆدەری ئۆزۆلای لە ڕاگەیەنرا و بەیاننامەیەکە بۆ پیرۆزکردنی ڕۆژی جیهانی مامۆستایان حەو خاڵی خستۆتە بەردەمی ئومەی متحیدە بۆ جێبەجێکردن کە یەکێ لەو خاڵانە باشکردنی ئەدای مامۆستایەوەکردنەوەی خولو دابینکردنی هۆیەکانی فێربوونە تاوەکو خوێندکار و قوتابی لە ژیانە باشتر بتوانێت سول لە پرۆسی خوێندە ببینێ. بەڵام لە هەمان کاتیشە بەراورد بە هەرێمی کوردستان بەراورد بە ژیانی گوزەرانی مامۆستایانی هەرێمی کوردستان پێم وابێ ئێمە زۆر لە دوا ئەوانەوەین کە نەمانتوانین وەکو پێویست نەتوانراوەکو پێویست موچەکان دابیم کرێت ژیان مسۆگەر بکرێت جا ئەوەی کە بتوانی پرۆسی پەروەردە بەرەو پێش بکەیت و بتوانی بە تەحەدیاتی لەگەڵ جیهانە پێ بکەیت. بۆیە لا ئێمە وایە ڕۆژی جیهانی مامۆستایان بۆ قۆناغی ئایندە یان حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی ئایندەیە بتوانێت زیاتر گرنگی بە ڕۆڵی مامۆستا بە پرۆسی پەروەردە زۆر لە گرنگتر بێت تاوەکو بتوانێت ژیان و گوزەرانی مامۆستا بە ئاراستەیە کابرێت و دوجاریش ئەوانە هەمووی بە خزمەتی قوتابی خوێندکار لە ناوناوەندەکانی خوێندنە کۆتایی پێ بێت. باشە مامۆستام ڕۆ لە ڕۆژی ژیانی مامۆستایان هەروەک ئاگاداری مامۆستایان چەند پامێکی جیاواز لەخۆ دەگرن بە دیاریکراوی ئەم چالاکیانی کە ئەمڕۆ مامۆستایان ناوچە جیاوازەکان دەیکەن بۆ وەرگرتنی مافی خۆیان خۆگەاندنی پامەکانیان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ پرۆسەی پەروەردە بە واقعی پێویستی بە بەداشوونە پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە دابیکردنی پێویستیەکانە. ئێمە گەر بمانەوێ خوێندکارێک پێ بگەێنین داهاتوو ئەم نیشتیمانە تەسلیم بەو بکەین پێویستە لە ئیستاوە لەسەر خوێندن و پرۆسی پەروەردە بەردەوام بێت نابێت دابڕێت لە خوێندن باوکو پێچەوانەکەی گەرێمە 4 سعات لە ناوەندێکی خوێندن وانە بین بە قوتابەکە پێویستە بیکەمە بە 6 سعات پێویستە دەرفەتی زیاتری بۆ بڕەخسێنین تاگو زیاتر زانست و زانیاری و بەها نیشتیمانیەکان وەربگرێت تا دواتر خزمەتی پێ بکە. بەڵام بەداخەوە لە ژێەوەی خوێندکارە ناوناوەندەکانی خوێندن ببینێت گرێ و گازندەی هەیە لە سۆشیال میدیا کە ناتوانێت بچێتەوە ناوەندەکانی خوێندن بەردەوام بێت لەسەر پرۆسی خوێندن. ئێمە بە چاوی خۆمان بینیمان چەند مناڵێک لە چەند ڕۆژی ڕابردووە
خۆیان گۆڕی و ژیان ژی تازەیان کردو بۆ خوێندن لە وەربگیرێن لە پۆلی یەک و بەڕوویەکی گەشت و بە زەردەخەنەیەکەوە بەتەما بووم بچن بخوێنن، بەڵام ئەو ڕۆژە ڕۆژی داخستنی ناوەندەکانی خوێندبوو لەبەروی موچەی مامۆستا نەدراوە. ئەمانە دووبارەن، یعنی دووبارەن ئەم ساڵ نیە یەکەم جار بێت و ببین دێت بەداخەوە چەند جاری تر ئێمە ئەمانەمان ماساتە ناخۆشانەمان بینیوە بەڕۆکەی تریشیان لە خۆپشاندانی مامۆستایانە مامۆستاکانی کەرکووک چەند مامۆستایەکمان بینی کۆمەڵ معاناتی زۆر زۆریان هەبوو لە دەربڕینەکە ناکرێت لە یەکەم ڕۆژی موشەکە وەرئەگیرێت لە هەمان کاتە مامۆستاکە 10,000 دیناری لە گیرفانە بمێنێ چۆن بتوانێت ئەو مانگەی تر هاتوچۆی ناوەندەکانی خوێندنی پێ بکە و بتوانێت چۆن بە چ دڵێک و بە چ ڕۆحێکەوە بتوانێت خزمەت بە پرۆسی پەروەردە و ئەو پەیامە پیرۆزیکەیەتی بگەێنێ بە قوتابی و خوێندکارەکان. بۆیە ئێمە تەمەناکەین حکومەت پلانێکی جدیتری هەبێ بۆ خزمەتکردنی پرۆسی پەروەردە. پێشما بێ چارەسەرەکان هێند قورسنیە حکومەتی هەرێم نتوانێت چارەسەری بکە، تەنها تۆزێ لە خۆبوردەیی زۆر بە ئاسایی چارەسەر ئەکرێت. ئەوەی کە مەبەستە پارە نییە، مانگی هەش موشەی مانگی هەش بۆ نمونە کە گەیشت لەگەڵ دابشکردنی موشەی مانگی هێشتا حکومەت دەگەر نێتی چارەسەری ئەم بارودۆخەی هەبێ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانەکە و کۆمەڵە قەراراتی تیادەرەکە پلە بەرزکردنەوەیەکێکە لە بڕیارەکان پلە بەرزکردنەوەی موچە بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان بکرێت دڵنیام لەگەڵ موچەی مانگی هێشتا دڵخۆشکەرێک بۆ مامۆستایان و دەرگای ناوەندەکانی خوێندنەکەنەوە بڕ خوێندکار و قوتابیانە جگە لەو کەمکردنەوەی باجەکان کە ئەمانە گرفتن بۆ تاک بۆ موچەخۆر کە ئەو موچەی کە بە دوو مانگ وەریەگرێ لە ڕێی باج و لە ڕێی زیادکردنی ڕسوماتەوە زیاتر سەرفەکات لە ڕۆژانە لە معامل ئەوانەیە. بۆیە ئێمە تاسیراتی پرۆسی پەروەردە لەسەر داخستنی ناوەندەکانی خوێندن تاقیمکردن و تێکشکانی تا خوێندکارە و ئاراستەکردنیەتی بە شێوەیەکی لافکری بۆ بابەتێکی معەنتر. بۆیە ئێمە تەمەناکەی ناوەندەکانی خوێندن بکرێنەوە لەگەڵەوەشە ژیان و گوزەرانی مامۆستایان دەستەبەر بکرێت و موچە لە کاتی خۆی ئەرسی ڕۆژارێک دابش بکرێت تاوەکو پرۆسی پەروەردە بچێتەوە سەر ڕێژکەی خۆی. بیریشمان نەچێ ئێمە لە ماوەی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو پرۆسی بایکۆر لەم دەڤەرەیە بەردەوام بوو، بەڵام بەردەوامیش یەکەمەکانی قۆناغی پۆلی 12 لەسەر لەم دەڤەرە و لە شاری سلێمانی بووە. بۆیە ئێمە ئومێدمان بە خوێندکارەکانمان زۆرە، ئومێدیشمان بە مامۆستاکانمان زۆرە، ئەوەی کە ناومێدین پێی ئەدای حکوومەتی هەرێمە بۆ خزمەتکردنی تاک لەناو کۆمەڵگەیە. باشە مامۆستا هەندێک پێشنیار هەیە باست کرد لەگەڵەوەی کە موچە دواکەوتۆ بەڵام دەکرێت لە بەرزکردنەوە کەمکردنەوەی باج ڕسومات ئەم جۆرە پێشنیارانەوە کوێکێتی مامۆستایانراوە تەلایانی پەیوەندیدار بەلایانی کەمەوە ئەگەر ئەمە 100% مافی مامۆستاش نەبێ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵێ دڵی مامۆستای پێڕازی دەکرێت. بەداخەوە ئێمە لە کابینەی حوت وەشتا زۆر بە ئاسانەمانتوانین سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەنددارەکان و وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا ببینین و لەگەڵیان دانیشتین و ئەوەی کە پێشنیار بوو ئەمان کردبوویان، بەڵام لە کابینەی نوۆیان بەداخەوە تاکۆم ساتەوەختە ئێمە سەرۆکی حکوومەتمان نەبینی و نەچمان توانیوە لەگەڵی دابنیشین بۆ پێشنیار و ڕاستپاردانی کە شکین تەنها لە بۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەیە زایدەن سۆشیال میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن ئەگەر ناوەکو شێوەیەکی ڕسمی دانیشتن لەگەڵ حکوومەت و سەرۆکی حکوومەت نەخێر لەسەر ئاسی مەکتەبی سکرتارەتی ژەو بابەتە نەکراوە چەندی جاریش داوا کراوە بۆی بتوانین ئەوانی کە گرنگن بۆ پرۆسی پەروەردە و پرۆسی پەروەردە بەردەوامی ئایا بە پرۆسی پەروەردە بیگەێنی کە هەر نەبێ هەندێکیان بابەتی معنەویە و هەندێکیان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و بابەتانە چارەسەرە بێ مەرج نییە مشت پارە بێ لەبەرەوە نەکراوە و ئەنجامیش نەدراوە دڵنیاشم تام کابینەش تەواو بێ ئەنجام نادرێ و کۆبوونەوەی. باشە مامۆستا هەروەک ئاگاداری کە وەزیری پەروەردە داوای کرد با بڵێن مامۆستایان بچنەوە ناوەندەکانی خوێندن ئەو ناوچانی کە خوێندن تێیدا بایکۆتە و لە هەمان کاتیشا مامۆستایان پەیامەکانیان گەیاندووە تا مافەکانیان جێبەجێ نەکرێت ناشنەوە هۆڵەکانی خوێندن. ئەم هەڵوێستانە چی لە خۆ دەگرێت؟ وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کاری ئیداری خۆیانە کە کاری کارگەری خۆیانەکە ناساییە و زۆرە بەیان نامانە دەربکەن و مامۆستایانی ژەقی خۆیانە داوای مافو امتیازاتی خۆیان بکەن، داوای
ژیانیان بکەن چونکە دوجاری مامۆستا خێزانی هەیە و مناڵی و مناڵی مامۆستاش پێویستی بە خزمەتکردنەوە گۆر مناڵێکی تری تا کۆمەلگا بۆیە هەم مامۆستایان بە شێوەی گشتی حەقی خۆیانە هەم وەزارەتی پەروەردە بەڵام وەزارەتی پەروەردە ناکرێت بە سوپاس دڵی مامۆستا ڕاستی کە ئەوش بە فعلی ئەرکی لەسەر شانە پێویستە ئەرکەکانی سەرشانی خۆی بە شێوەیەکی دروست بکات ناکرێت لەم سنوورەیە نزیکەی 700,000 مامۆستا و زیاتر لە 30,000 فەرمانبەری پەروەردە مانەگرێت بەڵام لە هەمان کاتە وەزارەتی پەروەردە و بەیاننامەیەکی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزارەت کە بڕیارێکی تا ڕادەیەک ساردە بۆ مامۆستایان تەوژی مامۆستا بکە کە بڕۆنەوە پرۆسی پەروەردە بەردەوامی بەمە پرۆسی پەروەردە بچنەوە ناوەندەکانی خوێندن ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستان توانایی پێدانی ئەو موچەی نییە و ئەو جێبەجێکردنی و داواکاریانەی نییە بۆیە وەزارەتی پەروەردە حەقا زیاتر لە خەمی پرۆسی پەروەردە بێ ئەشبوو لە ماوەی ڕابردووە لە 2 هەفتەی ڕابردووە وەزارەتی پەروەردە باتە لەگەڵ میکێتی مامۆستایان دقی سلێمانی دەخانی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوە کەرکوو کۆبوونەوەی بکردایە ڕێگەچارەیەکی بدۆزیایەتەوە بۆ چوونەوەی کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن وە کۆبوونەوە لەگەڵ چەند مامۆستایە کە گرفتیان هەیە نیگەرانن لە بارودۆخەکە نیگەرانن لە خراپی بارودۆخانە بەڵام بەداخەوە ئەمانە هیچی نەکراوە وەکو بە شێوەیەکی تر بڵێن خەمساردیەکەی بەرامبەر پرۆسی پەروەردە لەم دەڤەرەیە. باشە مامۆستا باز لە کاریگەریەکانی ئەم بایکۆتکردن و پرۆسەیە بکەین لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لەسەر پرۆسی پەروەردە خوێندن کاریگەریەکانی چۆن بە دیار کەوتووە؟ ئێمە لە چەند ساڵی ڕابردووە زۆرمان ئەم بابەتە شەنوکەو کردووە تاسیراتی نەکردنەوەی ناوەندەکانی خوێندن زۆر خراپە چونکە لە ڕابردوو تەجروبە و خیبرەی ڕابردوومانەیە کە خوێندکارێکی زانکۆ بۆ نمونە لە بەشێکی پزیشکیانە بەشێکی ئەندازیاری تەنانەت کارگێڕی و دارایی لەوانەیە بای ئەوەنە پرۆگرامی وەرنەگرتەوە بای ئەوەنە زانستی وەرنەگرتەوە بتوانێت لە داهاتووە خزمەتی سپۆرەکەی خۆی پێ بکات بۆ کارەکەشی بوونی قەیرانە و کارەکەشی داخستنی ناوەندەکانی خوێندنە من پێشتریش ئاماژەم پێکرد لە هەستیارترین سێکتەری بەڕێوەبردن نەک لە هەرێمی کوردستان لە کۆی جیهانە پرۆسی پەروەردەیە کەی پرۆسی پەروەردە پەکی کەوت یعنی وڵاتەکە ئیفلیجە بێت کەی ویستت کۆمەڵگەیەک مجتەمەعێک وڵاتێک تێک بشکێنی بڕۆ پرۆسی پەروەردەکەی خراپکە بە ئاسانی لە ڤایرۆس زۆر خراپتر لە 20 ساڵە ئەتوانیت ئەو مجتەمەع تێک بشکێنی. مامۆستا گەیشتوونە تاو قۆناغە ئێمە؟ لەخوا بەزای بێ ماومانە بەڵام بەردەوامبوونی خراپە گەینە و قۆناغا لەبەرەوە پێویستە چارەسەرێکی جدی بۆ بدۆزرێتەوە ئەرکی بەڕێیەکی لە ئەرکانی بەڕێوەبردن لە حکوومەتە بۆ خزمەتکردنی خەڵکە خزمەتی بە موشەیە جاتۆ ئەگەر قێرانە لەگەڵ بەغا گرفتن لەگەڵ بەغا هەیە گرفتن لەگەڵ فرۆشتنی نەودەیە گرفتن لە کۆکردنەوەی داهادەیە گرفتن لە خراپی ئەدای فەرمانبەرەکانت هەیە چارەسەر هەیە ڕاستە یعنی هەموو شتێک چارەسەری خۆی هەیە بەدیری موچە پیاچوونەوەیە بە ئەدای حکوومەتە لە جوگە معەنەکانە سێکتەرە جیاوازەکانە یعنی زۆر قورس نییە چارەسەرکردنی بەڵام پێویستی بە ئیرادەیە. باشە مامۆستا ئەمە لە ڕووی زانستەوە کە کاریگەری لەسەر دەبێت بەدیوێکی دیکە لە ڕووی ئەو ئینتیمایی کە با بڵێن خوێندکار بۆ ناوەندەکانی خوێندنەیەتی چ کاریگەری هەیە ڕەنگە بەشێک لە خوێندکارەکان ئەسڵ هەر لە خوێندن سارد ببنەوە یان بە جۆرێک لە جۆرەکان بڵێ ئەمە پرۆسی خوێندن ئاگەر منیش دەستۆز بم ئەنجامەکەی بکوێ دەگات. ئێمە پرۆسی لوبنانمان لەبەر چاوە وڵاتی لوبنان لە سای 75 کەرتی تایبەت دێ با بەڕێوە لە سای 25 کەرتی گشتی با بەڕێوە هەرێمی کوردستان هێواژی واژ هەنگە بۆ ئاراستەی هەنگاوانیە بەو ئاراستەی کە زیاتر گرنگی بدرێ بە کەرتی تایبەت و کەرتی گشتی فەرامۆش بکرێ و ئەوەی کە شارەزایە لە بواری خوێندن لە لوبنان لە وڵاتی لوبنان ئەو واقعیدا ڕوونە کە کەرتی تایبەت زۆر باشترە لە کەرتی گشتی و کەرتی گشتی تەنها مناڵی زۆر هەژارەکان لە ناوکەرتی گشتیان لە لوبنان ئەگەنە چینی ناوەڕاست و بەرەو سەرتر هەمووی لە کەرتی تایبەتان
هەرێمی کوردستانی بەو ئاراستەیە هەنگاوانەیە کە مامۆستایانی کەرتی گشتی 7,000 مامۆستا بۆ ماوەی 2 هەفتە و نیوە دەرگای ناوەندەکانی خوێندنیان داخستووە، نە وەزیری پەروەردە، نە وەزارەتی پەروەردە، نە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە خەمی ئەو خوێندنەوە نییە. کەواتە ئەمە بەوە نەبێ لە دەرەوەی سلێمانی یاخود لە هەولێر و لە دۆ پرۆسی خوێندن لەسەر شاڕێ خۆی بێت و ڕۆژی شەژوانە بخوێنرێ و هەفتەی 6 ڕۆژ داوام بکرێت. نەکرد پێچەوانەیە لەوێش داوام بەو شێوەیە نییە، داوام ڕەخساندنە و بەڕێکردنی پرۆسەکەی ئەگەردا لە ڕووی زانست و زانیاریەوە ئەو مەهامە ئەو بابەتە بە تەواوەتی ناگەیەنێت کە خوێندکارەوە بەسێتی. باشە مامۆستار ئەمڕۆ وا بڕیارە بەشێکی زۆر لە مامۆستایان ڕێپێوان ئەنجام بدەن بە تایبەتر لە قەڵاسی لە بەشێک ناوچەکانی دیکە داواکاری پامەکانی خۆیان دەگەێنن. ئەگەر بێت و ئەم ڕێپێوانانە ئەم مانگرتانە کە ناو بەناو مامۆستایان ئەنجامی دەدەن بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بێنن نەتوانن لە ڕێگەی ئەم داواکاریانەوە کە بە خۆپیشاندانە بە ڕێپێوانە بە گەیاندنی پەیامە نەگەنە ئەو ئەنجامی کە دەیانەوێت چارە نووسی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان دەگاتە کیۆ؟ ئێمە ڕابردوو لە ئەمانە خیبرن تەجروبەن لە ڕابردوو کردومانە. ئێمە ساڵ هەبووە لە مانگی دا پرۆسەی داخستنی ناوەندەکانی خوێندن تا مانگی 12 بەردەوام بووە. یەک دوو ساڵێک لە مانگی 12 بۆ مانگی 3 و 4 بەردەوام بووە. ساڵێکیان لە 2007 بوو پێم وابێ لە مانگی دوو ناوەندەکانی خوێندن کرانەوە و هەندێک خوێندکار بە 20 ڕۆژ تاقیکردنەوەی کرد و ساڵی پێ تێپەڕان. لە 2020 کاتی کۆرۆنا کۆڤید-19 لە ئۆنلاین بوو لە مانگی 4 دەستکرایەوە بە تاقیکردنەوەکانی ناوپۆل و ساڵی پێ تێپەڕێنرا. ئێمە ئەم مێژوەمان لەگەڵ داخستنی ناوەندەکانی خوێندنە هێژا و کارەکە نەخۆشی بێ یاخود قێران بێت و ناڕزایی مامۆستایان بێ. بە بڕوای من ئەگەر لە ڕابردوو مامۆستایان جدیتر بوونایە لە داواکردنی مافەکانیان ئێستا ناگەشتیمە بابەتە چارەسەرەکرا هەرێکی جەزئی بۆدا ئەنرات ئەم بابەتە دووبارە نابوو. ئێستاش مامۆستایان ئەگەر جدی بوون لەسەر بابەتەکە و کۆڵڵەیەن دڵنیام چارەسەر ئەبێت و حەقیشە حکومەت چارەسەری بکات چکە ناکرێت هەموو ساڵێک دەفەرێک بۆ چەرمانێک پرۆسە داکەوێت لە پرۆسی خوێندن بۆ ئێمە زانیاریمان هەیە پرۆسی خوێندن لەم دەفەرە زۆر گرنگ نییە بەلای حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر گرنگ بواە دڵنیام لەم 2 هەفتە و نیوەیە داهاتە سەرخەت و چارەسەری بابەتەکەی کرد. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد مەجید سەرۆکی لقی سلێمانیەکەتی مامۆستایانی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان.